لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئاوارە بوون. برایەکی لە شەڕی دژ بە داعش لە خراپە ڕوود لە کەرکووک و برایەکی دیکەشی لە بانگەشی ڕفراندۆم لە کەرکووک شەهید بوو. چاوەڕێی زۆریان لە حکوومەتی سوودانی هەبوو کێشەکەیان بۆ چارەسەر بکات و بگەڕێنەوە بۆ کەرکووک، بەڵام وا دەرنەچوو. ئەو دەڵێت تاوەکو پارتی لە کەرکووک بوو زوڵم لە کورد نەدەکرا. ئەم ڤیدۆیە ئەو کاتەیە کاتی شەهیدبوونی شەهید ڕاییدا پارتی بگەڕێتەوە بۆ کەرکووک، عەدالەتیە گەڕێتەوە بۆ ئەو شارە. ئەوەتانێ کوردی کورد ناڵێن کورد لەو شارە هەیەەوە هەموو نەتەوەکانتر لێنین بۆ لە پارتی تۆ ترساون، بۆ لەبەر ئەوەی پارتی دیموکراتی کوردستان عەدالەتە و حەقە. ئێمە وەکو ئاوارەی 16 ئۆکتۆبەر پارتی دیموکراتی کوردستان بگەڕێتەوە ئەو شارە، ئێمە ئەگەڕێنەوە ئەو شارە و بەو پەڕی سەربەرزیەوە. ئەمانە دەرهاوێشتەی ئەو بارودۆخان کە لە 16 ئۆکتۆبرەوە بەسەر کەرکووک سەپێنرا. دۆخە خراپەکە هەر بەردەوامە و هەر سەردەمە و لەژێر دروش بووناوێکدا کورد دەچەوسێنرێتەوە تا دەگاتە بریندار و شەهیدکردنیش. چاودەرێکی سیاسیش بڕوای وایە لەم دۆخەدا کورد پێویستی بە یەکگرتنە. دوورکەوتنەوە لە دەستور، دوورکەوتنەوە لە عەقڵی پێکەوەی ژیان کە لە ناوەند لە بەغدای فیدراڵە پەیڕەو دەکرێت، حکومەتی ناو حکومەتی سوودانی و ئەجندای ئیقلیمی و ئەو شپرێوەیان ئەو جیابوونەوە یان لێکترازانی ناوماڵی حزابی سیاسی لە کەرکووک ئەمەی لێکەوتێتەوە. دەبێت لە کەرکووکە جیاوازتر لەسەر ڕنگ و ئاڵا و دروشم ڕێکەوتنێکە بێ لایەنە سیاسەکان کە باوەڕیان بە پێکەوە ژیان، باوەڕیان بە دەستور، باوەڕیان بە ئەو هێزە و شکۆیە، باوەڕیان بە ئاڵای کوردستانە، بە پەیکەری پێشمەرگەیە، بە شێوازێک کە بگونجیە لەگەڵ ئەم بابەتە سەردەمی ئەمڕۆدا ئەمانە یەکڕیستر بین. دوای 5 ڕۆژ لە داخستنی ڕێگای کەرکووک هەولێر بە خوێنی 4 شەهید و 14 بریندار کرایەوە. ڕەنگە هەندێک ڕوودا و ڕوو بدات ئەم ڕێگایە دابخات یان بیکاتەوە، بەڵام ئەوەی تاوەکو ئێستا ڕێگە سەرچەکانی چارەسەری کەرکووکی نەکردوتەوە جێبەجێنەکردنی دەستور و مادەی 140. لە دوای ڕژێمی بەعسەوە چەندین کابینەی حکوومەت لە عێراق هاتن و چوون، بەڵام خەڵکی کەرکووک لەم کێشانە دەرنەچوون. ئازەر فاروق، کوردستان 24، هەولێر.